لە شاری کەلار و لەم خانووەدا گەنجێک ئەژیت سەرڕای ئەوەی خوێندنی تەواو نەکردووە، بەڵام ئامێرێکی دروست کردووە کە ژیانی زۆر کەس ئاسانتر ئەکات. لە ڕێی ئەم ئامێرەوە کە ئەری عەبدوڵڵا دروستی کردووە، دەتوانیت پەیوەستی بکەیت بە ماتۆڕی ئاوی باخەکانەوە یان ئۆتۆمبیل یان هەر ئامێرێکی کارەبایی تر و لە دووری سەدان کیلۆمەترەوە لە ڕێی مۆبایلەکەتەوە کۆنتڕۆڵی بکەیت. ئاری ئامێرەکەی پێوەست کردووە بە سیمکارتێکەوە و بۆ هەر فەرمانێک کۆدێکی داناوە. لە ڕێی ناردنی ئەم کۆدانەوە بۆ ژمارەکان، ئامێرەکە بەو شێوەیە کار دەکات کە ئاری دەیەوێت. ئەم بیرۆکەم بۆ لەوە هات چۆن لە ڕێگەی مۆبایلەوە بتوانم ئەجیسەی ماڵ ئیش پێ بکەم، ئیشی کارەبای ماڵ مەسەڵەن بەڕی دەیە بێ سبلتێ بێ هەڵەسی شەکەت پێ بە مۆبایل بیکەی بۆ نمونە لە ماڵەنیت حەزەکەی ئەو جوورە فێن کۆبی هەفتەیە لە ماڵی چۆن سبلتێ داگرتێنی ئەو ماڵە ژوورەکە فێن کاتەوە تاتوو دەیتەوە ماڵ ترکە بۆم بەڕیدە بوو بۆ هەڵسیان ڕەبتم کرد بە ماتۆڕی ئاوە. زۆر زەرورە بۆ ئەوانەیەوە باخیان هەیە، باخیان یا باخچەیەکیان هەیە مەسەڵەن ئایان پێ نادرێت ڕێگە 2-3 سەعات دوورە، هەسیان بۆ ئەو بیرۆکەم کردەکات لە ڕێگەی مۆبایل و ئیش بە ماتۆڕی ئاو بکەیت. لێرەدا ئاری پیشانمان ئەدات کە چۆن لە ڕێی مۆبایلەکەیەوە ئەتوانێت ئاوی باخچەکەی بدات. سان وایە جار وایە ئەڵێ من ئەبێ بچم باخەکە ماوەدەم 2 سەعات دوورە یا چ لەوێ ئاون کارەبان نییە بۆ نمونە ئەم لێراوە ئیشەکەی خۆی ئەگەر کارەبا بێت لە مێرە پێزانێت ئیشەکەی خۆی ئاوەکەیدات ئەگەر دایگرسان ئەڵێ ئاوە کە ئیش دەکات کارەباش نێ ببوورە کارەبانێ دوای کارەبا هات خۆی دەکەوێتە ئیش هەمان کات خۆشی دەیبژێنیت پێویست ناکە بڕێ بۆ سەر باخەکە بەم ڕێگە و بشیت و جاروای 2-3 سەعات ڕێگە دوورە. ژمارەم بۆی داناوە ژمارەکان یەک ژمارەم داناوە بزانە کارەبا هەیەتانی ئەگەر کارەبا بێت ئەڵێ کارەبا هەیە کارەبایش ئەڵێ ببوورە کارەبان نییە. زمانەکانیش ئەتەوە مەسەڵەن بە زمانێت جواب داتۆ جوابتە داتۆ لەسەر لۆغەی خۆت عەرەبی ئینگلیزی کوردی ئەگەر کەسەکە حەسی کرد جوابی داتۆ جوابتە داتۆ. ئەگەر بۆ نمونە ژمارە ترشم داناوە ئەو ژمارە بۆ خستنیشی ئامێرەکەویش کۆتی خۆی هەیە ڕقمی سڕی دانم بۆی ئەو کۆتەی بۆ ئەنێی لە ڕسالەوە کە داگرسی ئامێرەکە پێت ئەڵێ مزەخی ئاو کەوتە ئیش ئەمیان بۆ ماتۆڕی ئاو. ئاری دوای ئەوەی دەستی لە خوێندن هەڵگرتووە و بەردەوامی نەداوەتێ لە ئێستادا بەکاری وایەرمەنیەوە خەریکە و سەر و سەودای لەگەڵ ئەو ئامێرانەدا وای کردووە زیاتر شارەزایی پەیدا بکات. لێرەدا ئاری بەبێ بەکارهێنانی سویچی سیارە و تەنها بە مۆبایلەکەی دەرگای سیارەکەی ئەکاتەوە و ئەیخاتە کار. ئارینەی هێشتووە دوورکەوتنەوەی لە خوێندن کاریگەری نەرێنی لەسەر دروست بکات و بە هەوڵ و توانای خۆی بۆ ئەو کاری حەزی لێیە ئەم ئامێری دروست کردووە کە ڕەنگە لە داهاتوودا ژیانی زۆرێک لە خەڵکی ئاسانتر بکات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار.